لەم هەفتەیەدا چیرۆکی ژنێکی بەجەرگ کە ئامادەیە بۆ ژیانی خێزانەکەی و بۆ ئەو خانوەی تێیدا دەژین گیانی خۆی ببەخشێت. بووەتە ترێند و باس و خواسی میدیا. ژنێک لە گەڕکی کانی حەمە لە ناویەکێک لەو خانوە بێ خزمەتگوزاری و دوورە دەستانەدا کە دەسەڵاتی سەرمایەداری پێیان ڕەوا نابینێت بە دەنگێکی دلێرەوە وەک نوێنەری ڕاستەقینەی گەڕەکە هەڕەشە لێکراوەکە کە حکوومەت بەنیازە لە بەرخاتری چەند ملیاردێرێک خاپووری بکات. هاوار دەکات دەبێت بەسەر تەرمی ئێمەدا بڕۆن. اینجا دەتوانن دەست بۆ خانوەکانمان بەرن. ئاخاکانیان لە برسانە مردووە هاتوون ئەخانوەکانوانیان فرۆشتۆ بۆ کمپانیایەک. سوێن بەخوای گەورە بەسەر لاشەمانە نەڕۆن نارید لوکی سۆفلە بدرێ لە خانومان تێگەشتی هەوەتەی من هەمواز موالیدم ساڵی پەنجاکانە حتا ئیسا من ڕائەکەم بۆچی ڕاکەم ناموس و خاکەکە من پاراستووە بەس ئەم جاریان ڕناکەم هاتوومەتە پێشەوە ئاوهایی دوو جار ئاوا ئەەکەم و ئەڕۆم یا لە سجن دانیشم یا ئالەم سەر خاکە خۆمە دەم بەکوشت یعنی بەڕیشی چ ئاخایەک ڕەوایە ئەمە بۆ ئێمە بکات ئەمە لە ئێمە بکات ها دەوەڵی ئێمەش دەست ناپارێزین ئەمڕۆ ڕۆژی هیمەتە ئەوەی بێ بە دەستمانەوە ئەیکەین دیارە ئەو خوێنی ئەم دەنگەی دایاناهیدە تەنیا هەڵچوونێکی عاتیفی یاخودیان ڕەفتارێکی تاکە کەسی نەبوو بەڵکو تەقینەوەی هۆشیاری ڕاستەقینەی چینێکە کە ئیدی ئامادە نیە مافی مانەوەی خۆی بخاتە مەترسیەوە بێبەشکردنی گەڕەکەکە لە ئاو و کارەبا و خزمەتگوزاری لەگەڵ هەڕەشەی تێکدانی خانوەکان ژینگەی تووڕەیەکەیانی دروست کرد. وەک شارەزایان دەڵێن کاتێک دایاناهیدە دەڵێت مەگەر بەسەر تەرمی ئێمەدا تێپەڕن ئەوە ململانەی نێوان کۆمپانیا قۆرەخکاری و چاوچنۆکەکان و مافی ژیانی هاوڵاتیانی چەوساوە دەگەیەنێتە لووتکەی ئاشکرای خۆی ئەو وەک دەنگی ویژدان و ئیرادەی خەڵک دوودڵی دەڕەوێنێتەوە و وەرە و هۆشیاری بە کۆمەڵ دروست دەکات. چاودێران دەڵێن لە مێژوودا هەموو جوڵەیەکی جەماوەری سەرەڕای هەبوونی زەمینەی بژێوی و ئابووری قوڵ چەخماخی یەکەمی هەمیشە لە دەنگێکی لەم جۆرەوە بووە. دەنگێکی وەک دایاناهیدە کە وەک بروسکەیەک شەوە زەنگی بێدەنگی شەق دەکات و دەبێتە مژدەبەخشی داهاتوویەکی گەش و ئازاد. ئێستا کە لەم هەرێمەدا گوری سیستەم گەیشتووەتە ئەو پەڕی ئەستوری ڕاوەستان لە پشتی دایاناهیدە و دەنگە ناڕازیە هاوشێوەکانی تەنیا بە چەپڵە لێدان و هاوسۆزی و کۆمنتی تۆڕە کۆمەڵایەتیەکان نابێت بەڵکو بە جوڵەی شەقام و خەباتی جەماوەری مەدەنیانە دژی قۆرەخکاری و تاڵانی دەسەڵات دەبێت کە هەر ئەمەش دەسەڵات ناچار بە چۆکدادان بۆ خواستی خەڵک و دەست هەڵگرتن لە چەوساندنەوەی کۆمەڵایەتی و چینایەتی دەکات.